ئەمڕۆ لە سنووری کەلار و قوتابخانەکانی ئەم سنوورە کارەبای نیشتیمانی نەبوو و زۆرێک لە قوتابخانەکان ئەمڕۆ کە تاقیکردنەوەکانیان ئەنجام داوە خوێندکاران بەبێ ئامێری فێنکەرەوە تاقیکردنەوەکانیان ئەنجام داوە. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای یەکێک لە مامۆسایانی یەکێک لەو قوتابخانەی سنووری کەلار مامۆستا کاروانەگەربێت تێرۆ سوپاس دەکەم. ئەمڕۆ لە چ دۆخێکایەوە تاقیکردنەوەکانتان ئەنجامدا؟ بەناوی خۆی گەورەی میهرەبان پێشەکی بە خێراتنتانەکەین. ئێمە وەکو مامۆسایان لە ژێر ڕۆشنایی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هەمومان بەرپرسیارین، ئەمڕۆ لە کاتژمێر 6 سەرلەبانی و هەتا وەکو دوای سێی پاش نیوەڕۆ کارەبای نیشتیمانی نەبووە. بەو پێی کە ئەم مەکتەبەی لە پشتی ئێمەوە دەرەکەوێت ئامادەیەک لەگەڵ قوتابخانێکی بنەڕەتی زیاتر لە 1000 تەلەبە ئیمتیحانی تیا کردووە، کارەبان نەبووە. خۆشبەختانە ساحێبی مۆلیدەیەک لێرە ماڵی ئەوە بێ بە خێرخوازی 25 ئەمپێری پێداوین. بەو پێی کە کارەبای نیشتیمانی نەبووە ئاویش ناڕاتە سەرەوە، تەنکەکانیش ئاویتیان نەمابوو. بۆ یەکە ئێمە هاتین بۆ دەوام بینیمان باری دەرونی تەلەبەکان زۆر ناجێگیر بوو، ماوەی 2 کاتژمێر لە ژوورەوە بوون بەبێ ئامێری فێنکەرەوە. ئەگەر ئەوانیشی کە ئامێری فێنکەرەوەی تابێ لەبەرەوە ئاویتیانە بوو زۆر گەرم بوو، باری دەرونی تەلەبەکان تێکچوو بوو، شڵەژا بوون. و یەکێک لەو ئیمتحانانەیش کە زۆر قورسە لای تەلەبە ئیمتحانی فیزیا بوو، بەڕاستی خۆی ئیمتحان خۆی بۆ خۆی قورسە لە هەمان کاتە ئەم باری تەندروستیان یاخود با بڵێن دەرونیان زۆر تێکچوو بوو. ئیمتحانی فیزیا بێت و کارەباش نەبێت، لە کەلاریش بێ و گەرماش ماشەڵڵا کە ئەڵێن ئەوەندە گەرمە هەندێک حکایەت شەیە لەسەر، بەڵام ڕەنگە لێرە پێویست نەکا باسیکەی. باشە. ئێوە ئەمڕۆ دەوامتان تاقیکردنەوەی قوتابخانەکەتان کاتژمێرێکی پاشنیوەڕۆ بۆ پێما بێ، ئەو کاتانە بەپی گەرمی پێوی مۆبایل پلەی گەرمی ئەو کاتان نزیکەی 45 پلەی سیلیزی بووە. دۆخی خوێندکارەکان چۆن بۆ بەبێ ئەوەی هیچ ئامێرێکی فێنکەرەوە هەبێت توانیان جوابی پرسیارەکانیان بدەنەوە؟ بەڕێزگانۆک و پێشتریش ئاماژەم پێ کرد جوابدانەوەیان هەبووە، بەڵام بەو پێی کە خۆیان قەلق بوون وەکو ئیمتیحانەکە لە هەمان کاتشە کارەباکەنەوە بڵێ بە دڵنیاییوە کارێکی زۆر تەسیری لە سەر تەلەبەکان کردووە و ئەشکرێ هەندێک لە تەلەبەکان کاری کردبێتە سەر وەڵامدانەوەی پرسیارەکانیان. باشە. ئێوە پێ داواکاریتان چیە بۆی لە ڕۆژانی داهاتوە لەناو تاقیکردنەوەکانم حاڵەتانە دووبارە نەبێتەوە؟ وڵاهی من ئەم پرسیارە ڕوبەڕووی بەرپرسانی شارەکەمەوە داوایان لێکم هەموو قوتابخانەکانی کەلار حساب باخی یەک مەسوولی بۆ بکەن، چونکە ئێمە ئاگدارین خەڵکی ئەم شارین چەند مەسوول هەیە، هەمووی کارەبای 24 ساعتی هەیە. بۆ کەرتێکی پەروەردە کە چارەم سازە یعنی کارەبای نەبێ، یعنی من پرسیارە من لە جەنابەت و بیسەرانەکەم. باشە، دەستەکان خۆشە مامۆستا کاروان، زۆر سوپاس دەکەم. ئەوەی گوێبیستی بوون وتەی ئەو مامۆستایە بوو لە یەکێک لە قوتابخانەکان لە قەزای کەلار کە بەهۆی بێکارەباییەوە ئەمڕۆ تاقیکردنەوە ئەنجام دراوە. خوێندکارەکان لە باردۆخێکی شڵەژاوە بوون و هیچ ئامێرێکی فێنکەرەوە ئیشی نەکردووە و چەند جارێک پەیوەندیم بە بەڕێوەبەری کارەبای گەرمیانەوە کرد هۆکاری نەبوونی کارەباچی بۆ، بەڵام وەڵامی پەیوەندیان نەدایەوە. وەکو مامۆسایە باسی لێەوە کرد پێویستە لە قوتابخانەکان کارەبای 24 کاتژمێری دابین کرێ بۆی حاڵەتانە جارێکی دیکە لە ناو قوتابخانەکاندا ڕوو نەداتەوە.